شێف تیرۆرا فیزیکی بکە ئەڤڕۆمە هەمیان لێرە بکوژی. ماوەی 5 ڕۆژە شێروان شێروانی لە چاکسازی گەورانی هەولێر مانی لە خواردن و خواردنەوە گرتووە. لەو بارەیەوە پارێزەری شێروان دەڵێت بە هۆی جێبەجێنەکردنی داواکاریە یاساییەکانیەوە کە خۆی لە مۆڵەتی ماڵەوە و گواستنەوەی لە چاکسازی گەورانی هەولێر بۆ سلێمانیدا دەبینێتەوە مانی گرتووە و تا داواکاریەکەشی جێبەجێ نەکرێت مانگرتنەکەی ناشکێنێت. چەند جارێک داوای ئەوەی کردیا کە وەکو زیندانیەکانی تر بەجێرەی یاسا مافیەوەی هەیە ئیجازە مەنزلی وەرگری لە 3 مانگ جارێک بۆ ماوەی هەفتەیەک ئیجازە مەنزلی هەموو زیندانێک ئیجازە مەنزلی هەیە سەدانی کەسوکاری دەکاویش بە کۆمەڵێک ئیجراعات ئەو ڕێنمایی ئەوان باز دەکەن بەڕاستی هەمووی لە کاکشێروان دێتە دی باز دەکەین بە هۆکاری سیاسی ڕێگەی پێ نادەن بێبەشیان کردێت لەو مافار وها داوای ئەوەی دەکە کە لە چاکسازی گەورانی هەولێر بگازێتەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی لەوەش هەر داواکاریەکەیان ڕەت کردەوە. شانازیەکی زۆر گەورە بە شێروانەوە دەبین. برای شێروان شێروانی لەبارەی تەندروستی براکەیەوە دەڵێت کێشی جەستەی کەمی کردووە و مانگرتنەکەی کاریگەری بەسەر جەستەیەوە هەبووە بەڵام هەردەم وەرەی بەرز و بەهێز بووە. وەزی تۆزێ شۆڕ بووە لە ڕۆی جەستەیەوە بەڵام کە بڵێن وەرەی ڕۆخابێت نەخێر وەرەی زۆر بەرزەوە هەر بەردەوامیش دەبێت تا نەتیجەیەک دیار بێت لەسەر ئەو ئاڵانەی کە دایناوە لەسەر ئەو مافانەی کە تا ئێستا پێ نادرێ زۆر ئەرحامان لێ کرد کە مان بشکێنێ وەکو جەستەیی چونکە لەوانەیە لاواز بێت جەستەیەوە یان بێتاقەت بێت وتمان لەبەر خاتری ئێمە مان بشکێنێ ئەو وتی من بەردەوام دەبووم لەسەر مانگرتن تا ئەو داواکاری ئێمە جێبەجێ نەکرێت. لە ئێستادا کە 5 ساڵ بەسەر زیندانیکردنی شێروان شێروانیدا ڕۆژنامەنووس و چاڵاکی مەدەنی بادینان تێدەپەڕێت ئەو وەک پارێزەرەکەی دەڵێت بۆ مافە ئاسایی و یاساییەکانی دەبێت مان بگرێت. شێروان شێروانی لەگەڵ چەند ڕۆژنامەنووس و چاڵاکێکی مەدەنی بادینان دوای چەند مانگ دەستگیرکردن لە سەرەتای ساڵی 2021ەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نیشتیمانی هەریەکە و بە 6 ساڵ زیندانی سزادران. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.